يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، بە درێژایی مێژووی مرۆڤایەتی کێشە و ململانەیە لە نێوان مرۆڤەکاندا هەبووە. بەتایبەت لەم سەدەیەدا، لەم سەردەمەدا کە سەردەمی پێشکەوتنی ئامرە تەکنۆلۆژیەکان و خزمەتگوزاریەکانی ژیانی مرۆڤە، سەردەمی قەرەباڵغبوون و فراوانبوونی سنووری جوغرافیایی دانیشتوان و ڕێژەی زۆربوونی مرۆڤەکانە، بەریەککەوتنەکان زۆرترن، کێشەکان قوڵترن. ئینسان زۆرجار کێشەی لەگەڵ ناخی خۆیدا هەیە، لەگەڵ دەوروبەریدا هەیە، لە حەز بە چارە نەکردن و نەبینینی بەرامبەرەکەتەوە تا پەنا بەخوای پەروەردگار دەگرین دەگاتە کوشتنی یەکتن و سڕینەوەی یەکتر. خەڵکانەکەن خۆیان دەکوژن لەبەرەوەی ناتەبان لەگەڵ ناخی خۆیاندا، حەزیان بە خۆیان نییە، بە ژیانی خۆیان نییە. خەڵکانەکەن بەرامبەرەکەیان دەکوژن ئەگەر نزیکترین کەسی خۆیان بێ. لە دەوروبەرمانە پەنا دەگرین بەخوا بمان پارێزێ، خەڵکێکەیە باوک و کوڕ یەکتریان کوشتووە، ئەولاد دایک و باوکی خۆی کوشتووە، دراوسێ لەسەر کێشەیەکی بچووک لەسەر ئاوێک دراوسەکەی خۆی کوشتووە، لەسەر فولایتێک، لەسەر شکاندنی سیارەیەک بە نەزانانە بە نەفامانە خەڵکێک تفەنگ و یەکتردا دەگرێ و حکومەت و پۆلیسیش بەخۆیەوە مەشغوڵ دەکات. ئەمانە ڕەنبێ زۆر جار تووپڕ بن، بەڵام زۆر جاریش بنەمایەکی درێژیان هەیە، حەدەسێک هەیە لە پێشەوە وردە وردە برینێکی بچووکە و دوای دەبێتە سەرەتانێکی گەورە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە دەستنیشانی ئەو کێشانەی کردووە و چارەسەرەکەشی بۆ داناوە. وتاری ڕابردوو لە خزمەت فەرمودەکەی پێغەمبەرا بووین صلی الله علیه وسلم کە ڕووی کردە هەموو ئومەتەکەی فەرمووی لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا ولا تقاطعوا وكونوا عباد الله إخوانا. أم فرمودية لبخاري مسلمة متفق عليه. فرمو أمتكم لا تباغضوا، رقوقين ليقدا مقرن، بغض لنا ودلتانا كومكنوا، أي لا تتعاطوا أسباب التباغض، أوشتاني كهو كارن بو أو الرقتان ليقبي خوتان يعني ليبارزن بيدست يكتريا ومدن. جمعی ڕابردوو عەرزی جەنابتانم کرد، ئینسان بە دڵنیاییەوە لەگەڵ خۆشەویستترین کەسی خۆتدا کە زۆر بەیەکەوە بووی، دڵساردی و دڵعاجزی و بەریەککەوتن دروست دەبێ. بەڵام گرنگ ئەوەیە ئەمە لە ناختا کۆ نەکەیتەوە. ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای لێکردوین ئەوە نییە ئێمە قەت دڵمان لە کەس نەڕەنجێ، کەس دڵی لێمان نەڕەنجێ. ئێمە ئینسانین بەڕێزان، دایمە بە واقیعانە بیر بکەینەوە. هەر یەکێک لە ئێمە مرۆڤە، ناخت پڕ دەبێت، تووڕە دەبی، برسی دەبی، هەڵدەچی، گەرمات دەبێت، سەرمات دەبێت، زۆر جار لە خۆت پەستی بەسەر خەڵکە هاوار دەکەی. بەڵام گرنگ ئەوەیە خەڵکیشت قبوڵ بێکەوە دەکا بەرامبەرت. ئەوەی گرنگە ئەوەیە ئەمە لە ناخات وا لێنەیە قەت نەسڕێتەوە. ڕۆژ بە ڕۆژ بیری لەکەیتەوە و کەڵەکەی بکەی حتا ناخت دەخوا. لا تەباغەضوا، خەڵکی ناڕ حەقتدا مەگرن بەرامبەر یەکتر. لە قورئانی پیرۆزە ئاماژەبەوە کراوە کە عەرەق و قومار دەبنەمای دوژمنایەتی و غەرەز و بغض. إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر. خەڵکی ئاگادار بن، شەیطان دەیەوێت لە ڕێگەی عەرەق خواردنەوە و قومارەوە دوو بەڵاتان بەسەر بێنێت. لە ڕێی عەرەقەوە دوژمنایەتی، خەڵکێک بە سەرخۆشی یەکتر دەکوژێ و پەلاماری یەکتر دەدا. لە ڕێی قومارەوە البغض، بەغضا، ئینسان حاقد دەبێ، ئەوەی کە لە قومارە دەدۆڕێ، حتا ئەوەی کە دەشیباتەوە هیچ هەست و سۆز و خۆشەویستێکی بۆ بەرامبەرەکەی نامێنێ، ناخی پڕ دەبێت لە قین. دوام شتێک کە ئینسان دەبێت بەدەستێەوە نەدا خۆی لێ پارێزێ، مناقەشاتی سیاسیە. چەند جار دەبینین دوو کەس بەداخەوم لەسەر تەلەڤیزۆنێکە جاری وا هەردووکیان دینداریشن، موسڵمانیشن، نوێژ خوێنیشن، قورئان خوێنیشن، بەردەبنە یەکتر چۆن یەکتری دەشکێنن. دواتر ئەمانە چونکە هەزاران خەڵک بینیوێتی، ناخیان پڕ دەبێت لە بغض و قین بەرامبەر یەکتر. ئەمڕۆ سەردەمێکە جاران دوو کەس قسەی بە یەک دەگوت
خۆت لەبیرت دەچۆوە خەڵکیش لەبیری دەچۆوە ئێستا لە ڕێ ئەم فەیسبوک و ئەنتەرنێت و شتەوە 10 ساڵی تر هەر لێ دەدرێتەوە ئەوە ئێستا پەیج خەڵک نازانمانە چ جۆرە مرۆڤێکن خەڵک هەیە پەیج دادەنێ لە زیاتی شتی خێر بڵاو کاتەوە خەڵکی نەوەرن سیرکەن ئەم دوو ئینسانە چیان بەیە کوتووە ئەو دوو ئینسانە ڕەن بێت لە فرسەتێکە لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیدا هەر یەکەیان دیفاعی لە مەبدە و حیزب و بیرروباوەڕی خۆی کردووە کۆمەڵە قسەی ساد و سووکیان بەیە کوتووە کە دەبوو نیان کردایە بەڵام ڕەمە دوای پەشیمان بوو بن بەڵام تۆ کە دەی لە پەیجەکەی خۆت ئادای دەبەزێنی و 100,000 200,000 کەس سەیری دەکا و 100,000 کەس کۆمنتی بۆ دەنووسێ ئەو گوێن بەو دەدا ئەو پشتیوانی لەو دەکا ئەمە دەبێتە بوغزێک لە دڵا ناسڕێتەوە بەڕێزان بەیانی ئەوان مناڵیان دەبێڵا ئەوە چی بە باوکم کتووە ئەویش ڕقی لەو دەبێ بۆیە ئەو کەسانە زۆر گونەهبارن ئەم فەیسبوک و ئەنتەرنێت و تەکنەلۆژیا پێشکەوتووە حەیفە بۆ چاکە بەکار نەیە قەت مەهێڵە کە دوو کەس قسەیان بە یەک وشەی جوان بڵێ فڵان کەس چۆن مەدحی فڵان کەسی کرد چۆن گوڵبارانی کرد ئەوە بەیانی نەوەکەشی باوکی ئەوی خۆش دەوێڵە باوکی ئەو کاتی خۆی مەدحی باوکی منی کردووە جاری وایە تۆ واشن نەکتووە وەرن سیرکەن مامۆستا فڵان کەس چی بە فڵان کەس کتووە ناوم هێناوە نەوەڵا باسم کردووە نەوەڵا بەڵام لەوە چێ نێتی ناودڵت ئەو ببێ نێتی ناودڵ خەڵک دەخوێنێتەوە بۆتە بیر لێدەر ناودڵت دەکۆڵێتەوە بڵێ نێتی ئەوە نەبێ ئەمە گوناهە ئەو بوغز بڵاو دەکاتەوە تۆ ڕقل لە کەس نییە خەڵک دوای دەکەن ڕقی لێت بێ خەڵکم ڕۆ هەیە فەیسبوک بە ناوی خەڵکەوە دادەنێ من چەند جار عەرزی جانابتانم کردووە بڕاتان بێ من تا ئێستا فەیسبوکم نییە ئەوەی کە لێی بەرپرسم ئەم وتەیە کە ئێستا دەنگ و ڕەنگی خۆم تەسویر دەکرێت بەس لەوەی پەشیمانم کە ئاەتێکم بەغەڵەت تەفسیر کرد بێ بەس لەوە پەشیمانم حەدیثێکم بەغەڵەت خوێن بێتەوە ئەینا لە دوا وشەی خۆم حەتان بردن بەرپرسیارم ئەوەی کتومە لێ پەشیمان نیم بەڵام پێویستیم بەوە نیە وتاری مامۆستایەکی کە ئیتر هەر چۆنێکە بیام من پەیجێکدانی مشتی ئەو بڵاوکەمەوە بۆ ئاگاداری جەنابتان هەر کەسێ بەناوی منەوە وەکو بەندە ئیمامی ئەم مزگەوتە خزمەتکاری ئەم مزگەوتە شتێک بڵێ هەڵەی کردووە من خۆم نیمە پرسیشی پێ نەکردوم لەبەرەوە چاو لێ بوغز دروست دەکەن لە ناو خەڵکە ئێمە ئەم تەکنەلۆژیا پێشکەوتووە بۆ ڕق بەکاردێنین لا تەباغەضوا خەڵکینە حقد لە دڵ مەگرن دڵتان سافکەن بەرامبەر یەکتر دووەمیان فەرمووی وەلا تەحاسەدوا لەسەر ئەم خاڵە ئەم جومعەیە دەوەستین خەڵکینە حەسوودی بە یەکتر مەبەن حەسوودی چییە الحەسەد تمني زوال نعم من مستحق لها وربما كان مع ذلك سعي في إزالتها حسودي دو فقره يكميان تمنى زوال نعم خۆزگە بخوازی بڵێ خۆزگە فڵان کەس ئەو شتەی نەمایە جا ئەو شتە کە خوا پێی بەخشیوە خەڵاتێکی خوایە بریتە لە هەندێکی زاتیە هەرخوا پێی بەخشیوە وەکو چی وەکو هێز و توانە کەسێکە زۆر بەخێزە بەتوانایە بەتاقەتە جوانی و قەد و قیافە ڕوخساری جوان قژی جوان باڵای جوان مەخوا پێی بەخشیوە عەقڵ زانیاری زمان شیرینی یان پەیوەندی بە شتێکی دەرەکیەوە هەبێ کە خوا جاران نەی بۆ ئێستا پێی بەخشی وەکو ماڵ و سامان وەکو منداڵی ساڵح وەکو هاوسەری چاک ژنی چاک پیاوی باش بۆ ئافرەت وەکو خانووی خۆش وەکو ئۆتۆمبیلی بەرز مۆدیل بەرز جوان ئەمانە بەرامبەرەکە کە چاوی پێت دەکەوێت جار لە جەستەتدا بێیان لە دەرەوە دەبێ و هەدبێ و خوا پێی بەخشیبی دەڵێ خۆزگە فڵان کەس ئەوەی نەبوویایە لە ناخیەوە ئاگری تێبەردەبێت ئەمە حەسوودە دووەمیان من مستحق لەها مستحقش بێ ئەو شتت هەبێ کابرا خۆی گەورە ئەوەی پێ عەتا کردو دەنگی خۆشە دیارە خۆی گەورە پێی خۆشە کە ئەوە وا بێ خەڵکیش دڵخۆشکە خوا هێز و توانای داوەتە کەسێک کرێکارێکی باش و بەهێزە سوودی تۆی تێدایە مستحقە کەسێک تەلەبەیە کە شەون و خونی کردووە هەتا ئەو دەرەجە بەرزەی هێناوە هەوڵ و تێکۆشانی خۆی داوە بازرگانێکە خوێنی خۆی خستۆ دەکاسەوە تا ئەم چەند دینارێکەوە کردوێتەوە ژیانی خۆی ماڵ و مناڵی لە مەترسیدا بووە تا بەسەرەوەتێک گەیشتەوە بە حەڵاڵی مستحقی ئەوەیە وربما كان مع ذلك السعي في إزالتها هەندێک جاریش ئەم حەسوودی ناوناخە کار دەکا بۆ لە ناوبردنی بەرامبەرەکەی بۆی کە پێوەی نەهێڵە بۆ نمونە کەسێک خەڵک خۆشی دەوێت حرمەتی دەگرێت ڕێزی دەگرێت بە چاکە ناوی دەبا لەبەرەوەی پیاوێکی بەڕێزە ژنێکی بەڕێزە کردەوەکانی جوانە زمانی شیرینە قسەی خۆشە یەکێشکە لەو لاوە بەبێ ئەوەی ئەمە زەرەدی بۆ ئەو ببێ حەسوودی پێدەبا حەسوودیەکە لە ناو ناخیاتی هەندێک جار هەوڵ دەدا لە ناویشی بەرێت چۆن دێ بوختانی بۆ دەکا دێ قسە فڕێدەدا بوختانی بۆ دەکا شتی بۆ هەڵدەبەستێ خۆی یەقینی وایە کە ئەماوانین تۆمەتی بۆ بەدەبەخشێتەوە بەس بۆ ئەوی لەبەر چاوی خەڵک ناشیدنیکە کە دەڵێن فڵان کەس ئینسانێکی باشە ئەم پێی ناڕەحەتە ئەمجا بۆ ئەوەی ڕقی ناو دڵی خاڵی کاتەوە 100 تۆمەت و بوختانی بۆ فڵان کەس هەڵدەبەستێ یان کچێک شووی کردو بە کوڕێکی بەڕێز
لەولاوە سەیرەکەی دەستە خوشکێکی کچێکی ناسیاوی بەڕێزان جار هەیە خوشکی خۆی ناڕەحەتە بۆی خوشکەکەی هاوسەر و کوڕێکی باشی دەستکەوتووە واللهی زۆر جار بووە نوشتە و شتی وا نازەمەوە کە من لیان نازەم گیراوە خوشک نوشتەی کردووە لە خوشکەکەی خۆی بۆی بەدبەختی کا بە حساب بۆی بە تەلاقدانیدا ئەچێت تۆمەت بۆ ماڵی کوڕەکە دەبەخشێتەوە بۆی بەرچاوی کچەکەی خا کاتێک کوڕەکە هیچ عیبی نییە بەڵام ئەم حەسوودە بەرامبەری حەزی پێ ناکە حەزەکە ئەم هاوسەرگیری هەڵکۆشێتەوە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدا بۆی لێیشان بکە قوتابیەک زیرەکە شەو ڕۆژ دەخوێنێ تەلەبەیەکی زیرەکی تر حەسوودە بەرامبەری چاودێری نمرەکانی دەکات هەمیشە لە ئیمتیحان ئەوەندەی خەریکیەوە خەریکی خۆی نەبزانە فڵان کەس چەندی هێناوە هەوڵ دەدا ساردی بکاتەوە بەڕێزان جار هەبووە لە ناو قوتابیانی بە شەناوخۆییدا خەڵک هەبووە بە ڕەفیقەکەی و تۆ با بخەوین کوڕ ئەو دەرسە سەعی ناوێ حتا ڕەفیقەکەی خەواندو دوای بۆ خۆی ئەستاوە سەعی کردووە بۆی ئەو سەعینەکە حەسوودیەکە وای لێ دەکا ئەم وا لێ بکە نەخوێنێ بۆی ئەم دەرەجێ بەرزتر بێنێ ئەمە لەناو گەنجانە دەبیندرێ لەناو ئەهلی عیلما دەبیندرێ جار هەیە هەساردێکات وە کوڕە خوێندن چییە وەڵاوە فڵانکۆ بەخوا بشخوێنین دەرناچین هەتا وای لێ دەکا ڕەفیقەکەی سار دەکاتەوە بەڵام بۆ خۆی لە پشتەوە باش دەخوێنێ سەعی باش دەکا بۆی ئەو دەرەجە نەهێنێ هەوڵ دەدا بەرامبەرەکەی نەک هەر لە ناخەوە حەسوودی پێدەبا ئەوەندەی بۆشی بکرێت لە دەسەڵاتیە حەز دەکا ئەوەی خوا پێی بەخشیوە نەیمێنێ جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری فەرمودەکانی کەم بەڕێزان نەیفەرموو لا تحاسد حەسوودی مەبە ئەی تاک لا تحاسدوا يعني لا تتحاسدوا خەڵکینە هەوڵ بدەن بەدکۆ حەسوودی مەبەن بۆ فەرمووی بە کۆواوی جەماعی پێوەیە فعلەکە مضارعە يعني بۆ ئیستیمرارێتە حتا قیامەت ئەم حەسوودیە هەردەمێنێ هەر چەند خوێندەوار بی چەند پێشکەوتوو بی چەند دەوڵەمەند بێ خەڵک حەسوودی بەڕێزان کۆتایی پێ نایە تا قیامەت بەردەوام دەمێنێ دووەمیان واوی جەماعی پێوەیە یعنی هیچ کەسێک مەحروم نییە لەوەی بەشێک لە حەسادەتی تێدا بێ بەرامبەر خەڵکی حتى سبحان الله دوو چینی زۆر پاکەن کە خەڵک بە پاشیان دەبینێ پاکیشن مناڵ دووەم ماڵی پێغەمبەران و ساڵحان و خواناسان کە خەڵک بەبەرزیان دەبینێ حەسوودی زۆر لەناو ئەواندا ئێستا عەرزی جەنابتان دەکەم مناڵ میهرەبانە مناڵ پاکە وەرەقەیەکی سپیە سبحان الله مناڵ لە حەسوودی بەدوور نییە چۆن مناڵێکت دەبێت نۆبەرەتە هەرچی سۆز و خۆشەویستی دایک و باوک و بنەماڵێ بەسەر ئەم مناڵە نۆبەرەیە ڕژاوە دوای ساڵێک دوو ساڵ مناڵی دووەم دەبێ ئەمجا بەبێ گومان بە دڵنیاییەوە ئەم دایک و باوکە تازە ناچارن نیوەی هەم معنەوی و هەم مادی نیوەی سۆز و خۆشەویستیان بدەن بە منداڵی دووەم تازە ئەو جارن بەس ئەو لە باوەش دەگیرا و ماز دەکرا و یاری پێدەکرا ئێستا دەبێت نیوەی خۆشەویستیەکە ببڕن بۆ مناڵی دووەم چونکە ویش مناڵە بەگرە زیاتریش دایک ئەو لە باوەش دەکەومەم کە یەداتەوە یەکەم لە مەنگ بڕاوەتەوە ئەمجا لە ڕووی مادیەوە جاران هەرچی دیاری و خۆشی بوو بۆ ئەم بوو چگار ئەو هەبوو ئێستا مناڵێکی کەش پەیدا بووە جا کوڕ بەیان کەس بەوەی کە لە دواوە بووە ئەم مناڵەی یەکەم بەڕێزان وا مەزانە شن نازانێ هەستی زۆر بەقووەتە بۆیە دەبینی بەردەوام ئەوەندەی دەسەڵاتی هەبێ حەزەکە لە مناڵی دووەمدا حەزەکە شتەکانی بشکێنێ حەزەکە کەلوپەلەکانی وێران کات جلەکانی بدڕێ بۆیە دەبێت دایک و باوک زۆر وریابن لەوەدا قەت هەوڵ مەدە مناڵەکانت لە یەک نزیک بن یعنی بەلانی کەمەوە مناڵەکەت با بچێتە مەکتەب شەشی یعنی بچێتە یەکی سەرەتایی یەکی بنەڕەتی یعنی تەمەنی دەوری 7 ساڵ بێ ئەمجا با مناڵی دووەمت بێ فکری ئەوە بکاتەوە کە بتوانی تێگەێنی ڕۆڵە گیان تۆ ئیهمال نەکراوی بەڵام ئەم بە بچکۆلە خوا بەخشیوێتی ئەو خوشک و برایەت ئەوە بۆ جوانی بۆ تۆیە ئەوە دەبێتە پشت و پەنا بۆ تۆ هەوڵ بدە تێی بگەێنی بەڵام بەڕێزان مناڵێکی 3 ساڵانە ئەوە نازانێت ئەو مناڵە 3 ساڵانە حەسوودە بەرامبەر بەوەی تریان بۆیە زۆر بێجا ئەو مناڵانە ڕقیان لە یەکە سەیەکە شتەکانی یەکتر دەشکێنن چونکە هەز دەکات لی کەم بۆتەوە تێژ ناگا کە لەسەر حسابی ئەو نێو تۆش ناچاری دایک و باوکی ئەویشی بۆیە یەکەم با مناڵەکانت تەمەنیان بینێکی باشی هەبێ هەم دایک پشوو دەدا هەم بە پەروەردەیان ڕادەگەی هەم دوایی نابنە دوژمنی یەکتر یان مناڵی زۆر مەخەوە دووەمیشیان دایک و باوک ئاگادار بە ئەگەر لە یەک نزیک بوون هەستی گەورەکە ڕاگرا نەهێڵی هەست بەوە بکا کە نازی شکاوە حتا لە ماچکردنە پێشدا ماچی گەورەکە بکە ئەمجا ماچی بەبەکە بکە بچووکەکە بکە با گەورەکە نەزانێت تازە ئەمە ئیهمال کراوە تێ نەگات چونکە دڵنیا بە حەسوودی دەبا دووەم ماڵی پێغەمبەرانی خوا سەلامی خوایان لەسەر بێ زۆر کەس بەڕێزانە و پرسیار دەکەن پاشە ماڵی فڵان شێخ ماڵی فڵان ڕئیس عەشیرەت ماڵی فڵان مەلا و زانا چۆن مناڵەکان و کوڕەکانی ئەوە حەسوود بوون بەرامبەر یەک چۆن کچەکانی حەسوود بوون دەکرێت خوا لە قورئانە ئەمەی بۆ باس کردوین لە ماڵی ئەوانە زۆرتر ڕوو دەدا خوا باسی یەکەم تاوانمان بۆ دەکا کە لەسەر ئەم زەویەدا ڕوویدا
لە ماڵی باوکە ئادەما بوو ئادەم خۆخاوەنی هەموو زەوی بوو لەگەڵ خێزانەکەیەوە دوو کوڕی هەبوو هابیل و قابیل ئەم دوو کوڕە حەسوود یەکیان حەسوود بوو بەرامبەر بە براکەی بۆ لەبەرەوەی لای خوا خۆشەویستتر بوو هابیل کوڕێکی ساڵح و خواناز دیندار و باش دەست و دڵکراوە سەخی تەبیعەت قابیلی برای بە سروشتی خۆی ناخی پیس بوو حەزی بە خواپەرستی نەبوو حەزی بە چاکە نەبوو تەماحباز بوو ڕقی لە خەڵک بوو ڕقی لە خۆی بوو ڕقی لە براکەی بوو خوای گەورە ئەمری پێکردن قوربانی بکەن هەر یەکەیان قوربانیی کرد و بە شێوازی ئەو سەردەمە خوا بە ئادەمی فەرمووی هی فڵان قابیلم قبول نەکردووە هی هابیلی ساڵحم قبول کردووە ئینەما یەتەقەبەل الله من المتقین خوا هەر چاکەیەک پێی لە ئینسانی دڵپاکی قبول دەکات لە ئینسانی خواناس و بەڕەوشتی قبول دەکات چونکە ماڵی باش دەبەخشێ خوا لە قورئانە باسی ئەومان بۆ دەکات دەفەرمێ واتلو عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك ئەم برایان قابیل ناخی پڕ بوو لە ڕق حەسوودی بەرامبەر بە براکەی دەبێت یعنی هابیلی برام خوا خۆشی دەوێ باوکو دایکم خۆشیان دەوێ خەڵکی ڕێزی لێ دەگرن ئەم ناخە حەسوودیە وای دەکرد کوتی شەر بێ بتکوژم دەبێ بتکوژم ئاخری کوشتیشی کردارەکەی جێبەجێ کرد ئەو جەریمەیدا هێنا یەکەم کوشتن هەتا قیامەت ئەو تیا بەشدارە چونکە کەس پێش ئەوە کەسی نەکوشت بوو یەکەم خوێنی لەسەر زەویدا ڕشت بوو بە سەبەبی قەتڵ ئەو قەتڵە لەسەر زەویدا کە کرا سەبەبەکەی حەسوودی بوو خۆ هابیل نەماڵی ئەوی خوارد بوو نە هیچی لەداگیر کرد بوو نە تەعەدای لێ کرد بوو بەس دەیگوت تۆ لای خوا بەڕێزتری دیارە خوا تۆی خۆشتر دەوێت دیارە دایک و باوکم تۆیان خۆشتر دەوێت یەکەم تاوانیش کە لە ئاسمانە کرا هەر حەسوودی بوو ئیبلیس خۆ ئادەم هیچ زەرەدێکی بۆ نەبوو بۆ ڕقی لێی بوو وتی ئەیگوت أرأيتك هذا الذي كرمت علي لسورة الإسراء آيات 62 دا وتي خواتو دبيني الريز آدم الدعوة بس منا هات شان ريز اللي آدم قلتوا ما دام ريز اللي قلتوا بدوش مناتي بكم حسودي بيابل يكم تاوان لأسمان أكلا حسودي بو يكم تاوان لسر زويدا حسودي بو لماوي يعقوب بيغمبر السلام خواه لسر بيه براكان يوسف كوبونا وتيان إذ قالوا ليوسف وأخوه أحب إلى أبينا منا ونحن عصبة إن أبانا لفي ضلال مبين اقتلوا يوسف أو اطرحوه أرضا سيدي كان برزان بوردي لآياتك بروانا كومال براي قولا خاون هزوتوانا مالو سامان بز رقيا ليوسف بنيامين برايتي مناليكي بسكولا بو چونك أحب إلى أبينا منا باوكم خوش تريدون باوكم دايما دستيان بسرادين ولا باوشيان دقريه حتى ئەو حەسوودیە وا لێ دەکات چاوت ڕاستی نابینێ ئەیانزانی یەقیان هەبوو یعقوب پێغەمبەری خوایە پێغەمبەران قەت گومڕا نابن دەیانگوت یعقوب ئەگەر چی پێغەمبەریشە گومڕابەوە باوکمان نەکەر گومڕایە گومڕا و سەر لێ شێواوێکی تەواو سەر لێ شێواوە بڕواتان مەگە حەسوودی لە دڵا بوو بەرامبەری بەیەکێک قەت سپیەکانی نابینی هەمووی بەڕەش دەبینی ئەگە پێغەمبەری خواش بێ باوکی خۆیان بە گومڕا دەزانی کە پێغەمبەری خوا بوو حەسوودیەکە وا ناخی تاریک کردبوون و دابوویە چاویان وتیان شەر بێ ئەو ناخە بەتاڵکەینەوە یوسف کوژینیان دەربەدەریکەین دەبێت لەبەر چاوی باوکمان لای بین بەڕێزان ئێستا گەیشتینە ئەوەی ئەوەندەی حەسوودی لە بینی دوو کەسە لە بینی برا و برایە لە بینی دۆست و دۆستە لە بینی ناسیا و ناسیاوە لەسەر ئەوەیە کە فڵان کەس کەسایەتی و ڕێز و حرمەت و شەخسیەتی هەیە و خۆشەویستە قەت حەسوودی لەسەر ماڵ ئەوەندە نابرێ نە ئادەم مڵک و ماڵی ئیبلیسی خواردبوو نە هابیل لەگەڵ قابیلە لەسەر مڵک و ماڵیان بچووە هەزەوی هەموو هی ئەوان بوو ئەوەندە دەوڵەمەند بوون هەموو دنیای ئەوان بوو نە براکانی یوسف لەسەر پارە ڕقیان لە یوسف بوو بەس لەسەر خۆشەویستی هەر بەس لەسەوەی حرمەتی هەیە خۆشەویستە کەسایەتی هەیە ڕێزی هەیە زۆربەی ڕق و حەسوودی لەسەر ئەوەیە بەرامبەرەکەت خۆشەویستترە نەک لەسەوەی کە ماڵە بۆیە زانایان فەرموویانە كل العداوات قد ترجى إزالتها إلا عداوة من عاداك من حسد هەموو دوژمنایەتێک چارەسەری هەیە چەند کەس لە یەکتر دەکوژی دەتوانین لە مەجلیسێکا سڵح بکەیت دوای ئەو لە ماڵی خۆی تۆ لە ماڵی خۆت سێ چوار خێرەومەند قسەی خێری تێدا دەکەن و ئاو دەکەن بە ئاگری فیتنەیە و کوشتنەکەدا بەڵام دوو کەس کە حەسوودی لە بەینیان نابێ هیچ هێزێک نییە سڵحیان بکە چونکە هەموو ڕۆژێ ئەم کەسە دێتەوە بەرچاوی بۆیە زانایان فەرموویانە لا علاج للحسد إلا موت الحاسد أو المحسود هیچ شتێک چارەسەری حەسوودی ناکە یان مردنی حەسوودەکە و لە کۆڵبوونەوەی کە خەڵک دەستی ڕزگاری دەبێ یان مردنی ئەو کەسەی حەسوودی پێبراوە وەفات بکە و ئەمیش بۆ خۆی نەجاتی بێ حتا بمێنن ئەم دوژمنایەتی هەردەمێنێ
چونکە خوا هەمیشە خەڵاتی خۆی دەبەخشێ بەسەر بەندەکانیدا ئەمیش پێ قەڵسە ئەمیش دڵێ نابێ خەڵک هەیبێ سەرنجام بەیەکەوە ئیدارە ناکەن دوژمنایەتێکە هەر باقیە چی بکرێ بۆ ئەوەی حسوودی خۆمانی دەپارێزین یەکەمیان پەنا بگرە بەخوا سوورەتی ئەلفەلەق تایبەتە بەوە قل أعوذ برب الفلق من شر ما خلق حتى دقيا ومن شر حاسد إذا حسد حتى أبي سورة بيانيان إيواران سيزا سورة فلق والناس بخوانا فوبك بس جستي خوت وخيزان ومندال وسعر ومال طلع يا ربي خوا لشر إنساني حسود بن بارزة پنا بقرب الله بس الله دتوان لحاسدان بتبارزة لحسودة كان دوام شتي چاكي خوت خوشيا كانت سروة السامانت ماڵ و مڵکت منداڵی ساڵحت ژنی باشت یان ژن مێردی باشت بۆ خەڵک باز مەکە مەڵێ ئەوە منداڵەکانی من ئەوەندە ساڵحن ئەوەندە زیرەکەن ژنەکەم ئەوەندە چاکە ژنێک بڵێ پیاوەکەم ئەوەندە باشە بۆم لە ماڵەوە لای ژنێشکە باسی بکە ئەوەندەم هەیە ئەوەندە واریداتم ئەوەندە کرێ وەردەگرم بەڕێزان ئەمە بۆ هەموو کەس باز مەکە لە هەموو شوێنەکە بەدڵسافی خۆت مەیجێڕەوە مەگەر کەسێک وابزانی بەقەدەر تۆ خۆشحاڵە بەوە ئەوەندە لێی دڵنیای ئەوەندە دڵسۆستە بەقەدەر تۆ خۆشحاڵە کە ئەوەت هەیە نەک ئەوەی حەسوودیت پێ نابە وەڵڵاهی لە ناخەوە گەشەی پێ دەکا بۆ ئەمی باسکێ قەی ناکە بە تایبەت بۆ خزمی خۆتی باز مەکە بە تایبەت بۆ برا و خوشکی خۆتی باز مەکە دونکە نزیکترین کەس کە حەسوودیت پێ دەبا خزمەکەی خۆتە نزیکەکەی خۆتە چونکە ئەوەندە چاویتێتەوەی بێگانەکە یەکجار وانە ئەمانە درۆ نییە بیشاریتەوە مانگی 2 ملیۆن دینار دەست دەکەوێت خوشکێک لێت دەپرسێ لافت ئێوە واریداتان چەندە بڵێ وڵات لەخوا بەزێر و کوڕە شکر دەژین چانی محتاجی خەڵک نین پێویست ناکە بڵێ 2 ملیۆن چونکە ئەو 500 دەست دەکەوێت یەکسەر ناخی دەهەژێ چۆن فڵان کەس 2 ملیۆنی دەستکەوتەوە من 500 دەست دەکەوێت ئەمە بۆ خەڵک باز مەکە بیشارەوە جەستەت ساغە لای خەڵک باسی مەکە بڵێ وڵات لە ژیانمە دەرزێکم لە خۆم نەداوە تا ئێستا عایادەیەکم نەدیوە بەخوا چێ خەستەخانە وتیان چۆنی بڵێ کوڕە پێو نەخۆشیش دەبێ و کورە ساغیش دەبین و ئاوە خۆل لە وەڵامەکە بتزەوە هەموو شتێکی خۆت مەخەبەر دەستی خەڵک چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەموو خەڵاتێک کە خوا لەم سەرزەویە بە کەسێکی دەبەخشێ حەسوودێکیش بەرامبەری هەیە نەوەک ئەو حەسوودە لێدا شتی خۆت دایمە نهێنی پارێز بە بیلکیتمان پارێزگاری لێ بکە سێم خۆتت خۆش بوێ حەسوودی بە کەس مەبە حەسوودی یەکەم زەرەدەکەی لە خۆتە صحة الجسد من قلة الحسد حتى کەمتر حەسوودی بە خەڵک بەری ئاسوودەتری بڕوات بە ئەوانەی کە حەسوودن لە ناخا دایمە ڕنگیان زەردە دەموچاویان تەڵخە نەخۆشن هەمیشە بێتاقەتن حتى دڵ صاف بێ و حەسوودی بە خەڵک نەبەی جەستەت ساخترە خوا لە نەخۆشی دەتپارێزە کاکە لانی کەم خۆتت خۆش بوێ بەخوا یەکەم زەرەر لە خۆت یەدەی چوارەم بیر بکەوە بە ژیرانە کاتێک کەسێکی لە خۆت باڵاتر باشتر جوانتر زیرەکتر ڕوو خۆشتر بەڕێزترت بینی بیر بکەوە لە خوای بە حکمەتی چ بێ ئێستا پرسیارێک دەکرێت خوا بۆ هەمومان وەکو یەک دروست نەکرد بۆی کەس حەسوودی بە کەس نەبوویە وانە ئەمە ئێستا جەناب لەو پرسیارت بەمێشکا بێ بۆ خوایە هەمومان وەکو یەک دەوڵەمەند نەبووین بۆ هەمومان وەکو یەک خانومان خۆر نەبوو بۆ هەمومان وەکو یەک زیرەک نەبووین بۆ هەمومان وەکو یەک جوان نەبووین دەبا کەس حەسوودی بە کەس نەدەبێرەوە کاتە ئەم پرسیارە وەڵامەکەی خوا جوابمان دەداتەوە دەفەرمێ وهو الذي جعلكم خلائف الأرض ورفع بعضكم فوق بعض درجات ليبلوكم فيما آتاكم إن ربك سريع العقاب وإنه لغفور رحيم سورة الأنعام آية 165 خوای پەروەردگار ئەو خوایە ئەی بەندەکان ئەی مرۆڤەکان ئێوەی نیشتەجێ کردووە لەسەر زەویدا و کاروباری زەوی پێسپاردوون یعنی خوا کاروباری سەر ئەم زەوی داوەتە ئینسان بەڵام کاروباری ئاسمان نەڵی دەچێت سەر مانگ و مەریخمە بەسمان ئاسمان ئەوە هەر بەشێکە ئاسمانی هێڵی هەر کۆمەڵی خۆرە مرۆڤ هەر لەوە دەرناچێت ئاسمان و گردون خوا ڕاستە و خۆی لە ڕێی فریشتەکانەوە سەرپەرشتیەکە مرۆڤ دەستی پێی ناکە بەڵام ئەم سەر زەوی داوەتە دەست خۆمان حڕیەتی داوەتە دەست مرۆڤ و گردوێتی بە جێنشینی خۆی بزانێت چۆن ئاوەدانی دەکاتەوە بۆ هێندێکیشتانی بەرز کردوێتەوە لە هەندێشتا بەسەر هەندێک کەسی ترداندا بۆ حکمەتەکە چیە لیەبلووەکم فیما ئاتاکم تا تاقیتان بکاتەوە بۆی کە پێبەخشیون کەواتە حکمەتەکە لیەبلووەکم فیما ئاتاکم هەموومان لە تاقیکردنەوەدان بۆی کە خوا پێبەخشیوین وەکو لە سوورەتی زوخرفیش ئاەتی 32 فەرمێت لیەتەخیذ بعضهم بعضا سخریا تا هەندێکتان بەکار بێنن بەڕێزان هەیە عیلمی زیاترە هەیە بەغیرەتترە هەیە خۆشخوڵقترە هەیە زمانی شیرینترە هەیە لە سەرخۆیە هەیە کەم چیکڵدانە و بێتەحەمولە هەیە سەخیە هەیە ڕەزیلە ئەگەر هەموو کەس وەکو یەک بوونایە هەرچی خەڵکە ئازا بوویایە هەموو دەبوو بە سەرباز و بە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە
دەبێت نەخێر یەکێک جەنگاوەر بێت فەنکەی بەدەستەوە بێ یەکێک کە ترسنۆکە هەموو کە زازانێ بێ ئەو تفەنگەکە دروست دەکە ئەو فیشەکە دروست دەکە ئەو کەواتە هەمان حکمی هەیە کە تفەنکەی بەدەستەوەکو ئەو بەشداری جەنگی کردووە یەکێکی تر زانایە ئەبێتە مامۆستایەکی زانکۆ یەکێکی تر دەچێت قەڵەمەکە دروست دەکات فێری عیلم نابێ بەڵام سوبحان الله زانێت دارتاشی بکات قەڵەمێک دروست دەکات کەواتە ئەویش وەکو ئەو وایە ئەمە تاواکەری یەکترین ئەگەر هەمومان وەکو یەک زیرەک بووینایە هەرچی تەلەبەیە لە طوبعام وەرگیرایە کەواتە هەرچی خەڵکە دەبوو بە پزیشک نابێت دەبێت لە بەشە طوبیەکاندا یەکێ زیرەکتر بێ یەکێ بێتە پسپۆڕی نەشتەرگەری یەکێک بەشی بەنج بخوێنێ یەکێ بەشی زەختی خوێن بخوێنە جا ئەم دەستە هاوکاری بن نەبەر چاوی خۆتان دوو نمونە عەرزی جەنابتان دەکەم ئینسان وای لێدێ زۆر مەمنونە بۆ بەشێک کە خوا پێی بەخشی و حەسوودی بە خەڵک نابە لە بینایەکە سەیرکە ئەم مزگەوت و ماڵی خۆیە کە ئێستا مەجموعەی تێدا دەکەین هەرچی کەلوپەلێک لەم مزگەوتەدایە لە خشت و بلۆک و چیمەنتۆ شیش و شوشە هەر هەمووی لەکوێ دەرهاتووە لەم خاکە دەرهاتووە لەو زەویە دوایی لە کارگەدا ئەم بەرهەمانی لێ دروست بووە وانێ بەڕێزان هەمووی بەرهەمی خاکە کەواتە هەموو کەلوپەلەکانی دروستکردنی ئەم مزگەوتە یەکسانن هەموو بەرهەمی یەک خاکن بەڵام بۆ جیاوازن بلۆک بڵێ من شوشە بوومایە ئەو گڵۆپە بوومایە و شوشە بڵێ خۆزگە شیش بوومایە بیناکە دروست نەدەبوو هەموو ئەو کەلوپەلانەی کە لە یەک خاکی یەکسان هاتوونە دەرەوە بوونە ئەم کەلوپەلە جیاوازە ئەم بینا جوانیان بە ئێمە بەخشیوە کەواتە نابێ بلۆک خشت بێ و خشت شیش بێ و شیش شوشە بێ هەر یەکە بە دەوری خۆیەوە هیچیشیان زیاد نین هیچیان کەم نین هەمویان تەواوکەری یەکترن لە عەمەلیاتێکە یەکێک پسپۆڕی نەشتەرگەریە طوبعامی تەواو کردووە دواتر دکتۆرای وەرگتووە لە نەشتەرگەریدا ئەی ئەوانەی بەردەستی چین یەکێ فەحسی خوێنەکە دەکات یەکێ زەختەکەی دەگرێت یەکێ شەکەی دیاری دەکات یەکێ بەنجی ئەداتێ یەکێ عەمەلیاتەکە دەدورێتەوە یەکێ بەردەستی دکتۆرەکەیە ئەگەر دکتۆر بە تەنیا هەمویان دکتۆر بوونایە کەس بێزی نەدا بچێت برینەکە بدورێتەوە کەس بێزی نەدا فەحس بێت نەخێت ئەبێ خوا ئەم عیلمەی وا دابەش کردووە یەکێ دەبێتە دکتۆرێکێ بێتە مەعاون طب یەکێ دەبێتە مهەندیس یەکێ بێتە مەساح دەبێت ئەم دەرەجەکەی لەو نزمتر بێ بەڵام هەمویان بەیەکەوە جوانن ئەم نەشتەرگەریە کراو کە مرۆڤ ڕزگاری بوو تیمی تەندروستی هەموو بەشدارن یان نا بەخوا هەمویان تیا بەشدارن بەڵام گرنگ ئەوەیە لە ژیانە خۆت پێکەم نەبێ ئەگە پلە لە خوارەوە بوو خۆشت پێک گەورە و متەکەبیر نەبێ ئەگە پلە لەسەرەوە بوو ئەوەی کە لە خوارەوە کارگوزارە با خۆی پێکەم نەبێ کاکە تۆش دەورت هەیە لەوێدا ئەگەر تۆ نەبی دکتۆرەکە ناتوانێت پاکوخاوینی هۆڵەکە بپارێزێ نەخۆشەکە ڤایرۆس دەچێتە لە شێوە خۆت پێکەم نەبێ ماڵە من کارگوزارم ئەوەندە قوربان و ماستاوچێتین بەبەر خەڵکا مەکە تۆ مرۆڤی کاری خۆت زۆر پێ گەورە بێت تۆش ئەندامی لەو دەستەیەدا دووەمیان ئەو کەسەی خوا پلەیەکی تۆ زەبەرز کردوێت تۆش تەکەبور لێمەدا هەموومان بەڕێزان تەواوکەری یەکترین هەموو خەڵێکێک ئەگەر هەیە بەهێز بێ و زیرەک بێ ها جەست و شان و شەوکەتی هەیە و زیرەکیشە هەموو خەڵک دەبوو بە وەستا ئەوان دەبنە وەستا بەڵام خوای گەورە سوبحان الله هەیە جەستەی بەهێزی داوەتێ بەڵام زیرەک نییە وەڵی وا دەناسم 20 ساڵە کرێکارە بلۆک ڕادەکێشێ تا ئێستا نازانێت ڕیزە دیواردانێ خوا زیرەکەی نەداوە بۆ دەبێت ئەم کرێکار بێ بەڵام ئەویشیان دەبێت زیوەک بێ و لێ هاتووش بێ و بەهێز بێ بۆی بێتە وەستا ئەینە هەموو وەستابوونای چێ کرێکاری دەکرد هەیە لێزانە و بەغیرەتە غیرەت و جورئەتی هەیە جەرائەتی هەیە بۆیە دەبێتە تاجر لێزانیشە هەیە بەغیرەتە بەهێزە بە قووەتە ناترسێ بەڵام بۆ خوای لێزانیە فەقیرە هەتا ماوە حەماڵ دەبێ ئەبێ حەماڵیش هەبێ ئەی بڵێ خوای جانجا بوو ئەوە ژیانی ئەو وایە و ژیانی ئەو وایە خوا دەفەرمێ إن ربك سريع العقاب أيو كسيك أخوا باريو جناني زياتر وحرمة ورزق لو موزي ميزيك وموريشي داوية خوال لبير بيه أينا اللي داني خوازور سريعة خوان ناسي والله اللي ذكاته هل لم دنيا ولو دنيا شا أيو كسيك هجاري أيو كسيك بلا الأخوار ويا بلام دول صوزي برزانا إنه لغفور رحيم خوابوتو هم ليت خوش دبي لزوبي قناعت خوش دبي فقيري حج بونك لا أخوالت خوش دبي فقيري بحياتي خيرك بونك لا أخواب وين وسيوك ودولة من دكا خوای گەورە ڕەحمەت پێ دەکات قیامەتت ئاوادان دەکات کەواتە تۆش دڵت بە خۆ نەمێنێ بەڵام گرنگەوەیە نە خۆت پێ بچووک بێ خۆت پێ لە خەڵک کەمتر بێ نە ئەو کەسێک کە پلەیەکت هەیە خۆت پێ لە خەڵک زیاتر بێ هەمومان یەکسانین بۆیە ئەگەر ئەمەمان زانی بەڕێزان وەڵای حەسوود نابین بەرامبەر یەکتر خاڵی پێنجەم ئاگاد لە خۆت بێت چاکەکانت مەسووتێنە ئیاکم والحەسەد سەروەر فەرمووی تو خۆتان پارێزن لە حەسوودی فإن الحسد يأكل الحسنات كما تأكل النار الحطب والله چون آگر بپوشی وشکی ودنی چون پوش و پلاشی وشک دستوتیانه هذا بینین ناوچەیەک آگر دەگرێت چونکە پوشەکە وشکە بە یەک شقاتە هەمووی دەستوتیانه
ئاوا حەسوودی چاکەکانتان دەسووتێنێ مووی دانا هەرچاوی بار خەڵکێکەوە تۆ پێی ناخۆشە خەڵک دەوڵەمەند بێ پێی ناخۆشە ئەولادی باش بێ خێزانی ساڵح بێ هەمووی دەفەوتێ وەکو چۆن ئاگر پوش دەسووتێنێ کەم حەسوودیە لەم جۆرەیە یەکەمیان کەسێک حەسوودە لە دڵەوە ناخی پیسە بەڵام هەوڵ دەدات دەریشی بڕێ بە قسە بوختان بۆ خەڵک دەکات بڵێن فڵان کەس پیاوی چاکە ئەم کورە با بەباشی چی تۆ نایناسی من ئاگام لێ سەد بوختان و تەشیری پێ دەکات هیچیشی وان نییە ناخی خۆی بەوە خاڵی دەکاتەوە بە کردار بەخوا بۆی بکرێم خەرمانەکەی دەسووتێنێ بۆی بکرێ خانوەکەی دەڕوخێنێ بۆی بکرێت جاسووسی بەسەر دەکات دەچێت تەقریرێکی لەسەر لێدا فڵان کەس وایە و پەیوەندی بە فڵان کەسەوەی بەس بۆی ئاسایش بیگرێ و سەرنگونیکە بۆیە برایانی ئاسایش و دەستگاکانی ئەمنیەتی وڵاتەکەم ئەبێ زۆر وریابن هەر کەسێ هات بۆ لاتان کوتی فڵان کەس کاکە ئاوایە وای کوتووە من ئاگام لێیە جنێوی بە حکومەتدا جنێوی بە سەرۆکدا جنێوی بە فڵان کەسدا بڕوای پێ نەکەی دوور نییە فڵان کەس حەسوود بێ بەرامبەر بە فڵان کەس لەم ڕێگایەوە ناخی خاڵی کاتەوە بێوە سەری بە فەتارە داکا بێوە بە ئیعدامیدا بێوە بیکا بە تیرۆریست بڕوای پێ نەکەی حتا بەڵگەی مەلموسن لە بەردەستانە بێ نابێت بە قسەی تەقریر نووس و هەر تەلەفۆنێکت بۆ بکرێ و کابرای تەقریردا بڕوای پێ بکەیت چونکە مە دوور نییە حەسوود بێ حەسوود ئامادەیە لە فڵان کەس لە ناو بەرێ بەس بۆ ئەوی دڵی ئاسوودە بێ بۆیە ئەمە هەرچی چاکەیەتی پەنا بەخوا دەسووتێ مفلیسی قیامەتە دووەمیان لە دڵەوە حەسوودی پێدەبا بەڵام نە بە قسە هیچ دەڵێن نە بە کردار هیچی بەرامبەر دەکا خوا هێندە بە ڕەحمی ئیمام حەسەنی بەسری دەفەرمێت چونکە بەسەر خۆیدا زاڵ نییە چونکە نەیکردووە بە کردار سوبحان الله خوای گەورە تاوانی لەسەر نانووسێ سێمیان حەسوودە لە ناخەوە بەبوونی خەڵک دڵ ناڕەحەتە بەڵام زەجری خۆی دەکا ئەم وتارە بەبیر خۆی دێنێتەوە باشە خوایە فڵان کەس کە هەیەی بێمە هەمومان تەواوکەری یەکین ئەمە فەزلی تۆیە حکمەتی تۆیە ئەمە بۆ من باشە ئەو بۆ باشە خۆی زەجر دەکا بە سێشت یەکەم دەچێت دیارێک بۆ کابرا دەبکە حەسوودی پێ بردووە چاکەی لەگەڵ دەکات دووەم دوعای بۆ دەکاڵی یا ڕەبی خوا لێی نەستێنی یا ڕەبی خوا چی چاکیشا لەو باشەی کە بۆت بەخشیەوە شتێکیش بە من بەخشی سێمیان نەشر و فەضائیلیه باسی چاکەی دەکا کە خەڵک باسی کرد بە پیاوانە ئەم ناچە ڕقەکەی خۆی دەڕێژە کولە وەڵای ڕاست دەکەن فڵان کەس خوای پەروەردگار خۆشی دەوێت بۆیە ئابەڕێزی کردووە بۆیە دەوڵەمەندی کردووە بۆیە پێی بەخشیەوە بۆیە زیرەکی کردووە ناچێ ناخی بەتاڵکاتەوە ئەم کەسە ئیمانی کامڵی هەیە ئەمە خوا زۆری خۆش دەوێت ناخی حەسوودیەکەی تێدایە بەڵام بە قسەی نەفسی ناکا پێچەوانەی دەکا و زەرەر لە براکەی نادا خاڵی شەشەمی کۆتایی بەڕێزان کەسێک زانیت حەسوودیت پێدەبا پێی مەڵێ فڵان کەس وەڵای دەزانم چاوت بە من هەڵنایە پێی مەڵێ شاعر وتوێتی دع الحسود وما يلقاه من كمدي يكفيك منه لهيب النار في كبدي إن لمت ذا حسد فرجت كربته وإن سكت فقد عذبته بيدي كسي زانيت حسود برامبرد هەر وازی لێ بێنە پێی مەڵێ چونکە ئەگەر پێت گوت هەناسەیەک دەداڵت دیارە خەڵک دەزانە ڕقم لێتی ئەوە شکر دەزانە ناڕەحەتم کردو ئەگەر پێن نەگوت ناخی خۆی دەخواتەوە شاعرش کەوتوێتی کەناری تەئکل بعضها إن لم تجد ما تأكل ئاگر هەتا پوش و پەڵاشی بەدەمەوەکەی دەیخوا کە هیچ نەبوو بیخوا خۆی دەخواتەوە حەسوود کە زانی پێی قەڵز نییە و گوێت نەداوەتەوە پشتت بەخوا بەستووە خۆی دەخواتەوە پێی مەڵێ قەت بە کەس ماڵە فڵان کەس دەزانم چاوت پێم هەڵنایە بەخوا حەسوودی بەرامبەرم ئەمانە بە بەرامبەرەکەت مەڵێ هەر خۆتی تێمەگەێنە پشت بە ئەڵڵا بەستە بەڕێزان ئەو کەسێک کەوا زانی حەسوودە بەرامبەر بە خەڵک کاریگەری لەسەریان دەبێ و ناخین دەبێ حەق وایە باسی خەڵک نەکا کە کردی ماشاءالله بڵێ هەر کاتێک حتا تەنانەت بۆ خودی خۆت هەیە حەسوودی بە خۆشی دەبێ حەسوودی بە مناڵی خۆی دەبێ بۆ هەموو شتێک زمان ڕابێنە لەسەر ماشاءالله ماشاءالله بڵێ ماشاءالله خانووکەت خۆشە ماشاءالله مناڵەکانت ساڵحن ماشاءالله باخەکەت مەزرعەکەت باشە ئەگە ئەو ماشاءاللهیات گوت سبحان الله ئەو حەسوودیە هیچ زەرت بە بەرامبەرەکە ناگەیەنێ بۆیە ئەگەر گوتت هەتا بەرامبەریش دڵی پێی خۆش دەبێ ئەزانێت تۆ حەسوودنی وشەی ماشاءالله بۆ خۆشت بەکاربێنە بڵێ ماشاءالله شکر فەڕەحمی پێکردم دەستەم ساغا ماشاءالله خێزانێکی چاکم هەیە حتا بۆ خودی خۆشت بەکاری بێنە با زمان دڕابێ لە شەڕی حەسوودی خۆت و خەڵک پارێزراوبی خەڵکیش دێت پارێزراو بێ خاڵی کۆتایی و حەوتەم حەسوودی تایبەت نییە بە تاکە کەسەوە هەر ئەوە نییە بڵێ خەڵک هەمووی ناخی پیسە و حەسوودە زۆر جار خەڵکەکە ناخی پاکە بەڵام ژینگەیەک دوای لێ دەکا کە حەسوود بێ بۆ نمونە حکومەت دەوری هەیە لەمەدا حکومەت جاری وایە خەڵکی حەسوود پێدەگەیەنێ وەرە تەماشاکە ئەو سیتیانەی کە هەموو خانووەکانیان وەکو یەکن هەرچی خانوویەک دەبینی دیکۆری دەرەوە هەموو جادە و شەقامی وەکو یەکە ئەرە چی حەسوودی بە کەس دەبا
سێکە خانۆکەی تۆ دراوسەکەت و بەرامبەرەکەت و پشتەوەت هەمووی وەکو یەکە ناشزانی خۆ ناچێ ماڵی یەکتریش لە ماڵەوە چیە خوا چی لەبەر دەکا کەواتە خەڵک کەمتر حەسوودی دەبە بەڵام کابرای خانۆکەی 5 قاتە ئەوەی تریش بە نایلۆنی شین لە شوێنەکە داپۆشراوە کاکە حەسوودی پێ دەبە حەسوودی لە لادێ و مجەمەعەکانە زۆرتر لەوەی کە لە شارەکانە هەبێ لە شارەکانە لەو گەڕەکانی کە دەوڵەمەندن حەسوودی کەمتر لەو گەڕەکانی کە هەژار نشینن چونکە کە دەوڵەمەندێک دەرکەوت هەمویان تەماشای دەکەن بۆیە دەوری حکومەت ئەوەیە گەڕەکەکان جیا نەکاتەوە وەکو یەک خزمەت گوزاریان پێشکەشکە وەکو یەک جادەوبانیان پێشکەشکە وەکو یەک هەلی کار بۆ خەڵکی بڕەخسێنێ گەنجێک دەبینێ پاسکیلێک ماتۆڕێک پێ ناکڕێ کابرای مەسوولی زنجیرەیەک مۆنیکا و لەک ززی بە دووەوە ئێکاگە چۆن حەسوود نابێ بەرامبەرت بۆ لە ئەوروپا خەڵک حەسوودی بە مەسوول نابێ یەک سارێ پێوێ حیمایی لەگەڵە لێرە کە زنجیرەکەی دەبینێ ئەمیش گەنجە حەقی خۆیەتی هیچی نییە حەسوودیت پێ دەبە سەیدەکەی ئەو کوڕی مەسئولێکە کوڕی دەوڵەمەندێکە کوڕی پایدارێک و پارەدارێکە بە 6ەوە لە زانکۆیەک وەردەگیرێت کابرای فەقیرش 90 هێناوە هەر لە هەمان بەش و زانکۆ ئەو لە حکومی ئەو لە ئەهلیکە هەستاو لێ زانکۆی حکومی و ئەلی دایمە ڕقیان لێیەکە دایمە خۆ پیشاندان بەرامبەر یەکتر دەکەن سەیەکە ئەو نزمە ئەو بەرزەوە پارە بەرز دەبێتەوە ترساوە لە عسکەری فیراری کردووە ئێستا بندیوار و 2 ملیۆنی خانشینی و لیوا عەقید و نازام چییە کاکە تۆ چاوت بەوە دەکەوێت لە خۆ ڕقل لێی دەبێت بوغز پەیدا دەبێت خەڵک بغزی پەیدا دەبێت خەڵک دڵی بە حکومەت و شۆڕشەکە خۆش نامێنێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەردی ئومەتان دووشتە الحەسەد والبەغضا حەسوودی و ڕقلێبوونەوە لەناو هەر میلەتێکا بێت لە ناوی دەبا بۆیە دەوری حکومەتیشە ئەو جیاوازیانە کەم کاتەوە بۆی خەڵک ڕقی لە یەکتر نەبێ بۆی هەلی کار دوو گەنجن بە یەکەوە خوێندنیان تەواو کردووە لە یەک زانکۆ دەرچوون ئەمیان چونکە پشت و پەنای هەیە و یەکێ دەناسێت تەعین دەبێ ئەو داماوەش هەر وەکو ئەو خوێندوێتی و هەمان شەهادە و دەرەجەیە تەعین نابێ ئایا ڕقی لێی دەبێیاندا بەخوا حەسوودیش پێ دەبە حەز دەکا وڵاتەکەش وێران بێ سەری خۆشی هەڵبگرێ بۆیە دەوری حکومەتیش هەیە لە کەمکردنەوەی حەسوودیدا کە نەهێڵە خەڵک ڕقی لە یەک بێت لانی کەم ئاستەکان لە یەک نزیکاتەوە موچەکان لە یەک نزیکاتەوە هەلی کار و دامەزراندن و خوێندن و ئەوانە بە یەکسانی بۆ خەڵکی بڕەخسێنێ داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خۆیان ناخمان پاکەیتەوە لە حەسوودی یا ڕەبی خۆیان حەسوود نەبین بەرامبەر بە خەڵک خوایان لە شەڕی حەسوودانیش بمان پارێزی خوای پەروەردگار ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری یا شافی یا الله هەر کەس نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری هەموو ئەوانەی بە تایبەت داوای دوعای خێریان کردووە لە ئێوەی بەڕێزی دەست بەدەست نوێژ دوعای خێریان بۆ بکەن خوای شیفای نەخۆشەکانیان بنێری هەر کەس دڵ بەخەمە خوای دڵی خۆشکەی هەر کەس خەرزار و نەدارە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە ڕەحم بە حاڵمان بکەی هیدایەتمان بدەی بۆ چی ڕێگەی چاک و باش و مەردایەتی و خێری دنیا و قیامەتە خوای بمان پارێزی لە سیفەتە خراپەکان لە ڕەوشتە خراپەکان لە دەروونە پیسەکان لە شەڕی بوغزاویەکان لە شەڕی حەسوودەکان ئێمە وا نەبین و خەڵکی جوانە بێ بەرامبەرمان ئەم وتارە هەڵدەگرین ئینشاءالله بۆ وتاری داهاتوو لە ئەڵقەی سێمە دەچینەوە خزمەت فەرموودەکە و خوا عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕێ لە گوناهمان خۆش بێ کوردستانمان پارێزێ وڵاتمان ئاوەدانکە آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون